لەگەڵ هاتنی وەرزی بەهار و سەوزبوونی کێو و دەشتەکان و دوای زستان و بەهارێکی بارانەیی و ژیانەوەی کانی و کانیاوەکان هاوڵاتیان بۆ کات بەسەربردن ڕوو لە دەشتایی و سەیرانگاکان دەکەن. هاتوونەتە دەرەوە لە هاوڵاتیان دەپرسین تا چەندێک ڕەچاوی ژینگە و سەیرانگاکان دەکەن و هەست بە بەپرسیارەتی دەکەن بەرامبەر بە ژینگە. وڵی ژینگە چۆنە ئینسان لە ماڵی خۆی چۆن ئابێ لە دەریشەوەوابێ پاک و تەمیزی ڕابگری کابرانانی خواردووە چی شتەکانتی لەم دەشتە فرێیاوە ناڵێ ماڵێککە دێتە شوێنەکەم یا بەیانی خۆمەگەڕێمەوە بۆ سەیران بۆ ئێرە. ژینگە ماڵی هەموو کەسێکە بێ پاک و تەمیز بێ. ئەم دەشت و دەرە تەنیایی ماڵێک نییە شت فڕێیا و هەڕووە پیس و پۆخلەکەی بەجێ ئەڵێ و حساب بۆ هیچ کەسێ ناکە. تۆ ماڵەکەی خۆ دەگەر پیس و پۆخڵ بێ نوێژی تیاکەی تاعەتی تیاکەی. ئەم دەشتە ژوایە کابرا بەرماڵی پێنی ئەلویان نوێژەکە تۆ شتی خواردووە فڕێتداوە هەر زۆر عیبە ناشیژنە. کاکە ئەم دەشتەش ماڵی دووەم تا تۆ ئەگەر ئامادەی لە ماڵەوە شتێ فرێدی قەیچێکە لێژ فڕیدە بەس تۆ ئامادەنیت نابێت لە ماڵەوە ئامادەنی نابێ لێژ فڕیدی بە تاکیت ئەمە ئەرکی شارەوانیە یەکەم جار لە ڕێوە عەلاقەتە تەوزیەکەن دووەمی شوێنی دیاری بکەن بۆ ئەم گەشتیارانە کاگەڕێنەوە. بەڕاستی ئەوەی من دوێنێ بینیومە دوێنێ ناک دوێنێ هەم هەفتەی ڕابردوو کە خەڵک دەرچووە بێویژدانیە وەڵی یەک شوێنی نەماوە ینی هەر لی دانیشی کە دیتەوە بۆ نمونە ئەم هەفتەیە دیتەوە یان ڕۆژی دوایی دیتەوە ئەبێ یەکەم جار پاژماوە کۆکەیتەوە کاک ئەمە کەی ویژدانە ئەمە کەی ڕەوایە. ئەم هاوڵاتیان نیازی گەڕانەوەی هەیە بۆ ماڵەوە و خەریکی پاکردنەوەی شوێنەکەی خۆیەتی و دەڵێت پاک و خاوێنی لە باوەڕەوەیە. عادەتەن ئینسان ئەبێ کە چوە شوێنێ چۆن لە ماڵ خۆی پاک و خاوێنی ڕاگرێ ئەبێ لە دەریشەوە ژینگە ڕاگرێ و پاکخاوێنی ڕاگرێ پاکخاوێنی لە باوەڕ لە ئیمانەوە لە ئیسلامەوە ئەتێمە وە خۆمان عادەتەن بچمە هەر شوێنێ من ئینشاڵڵا پشتیوانی خوای گەورە ئەو پاکوتەمیسیە ڕاگرم. دوێنێ ساڵیادی ڕۆژی ژینگە بوو چالاکێکی ژینگەیش بازە چارەسەری پیسنەبوونی ژینگە دەکات. خۆی باشترین ڕێگە بۆ ئەوەی کە ئێمە لە کاتی سەیران و گەشتکردنە هیچ پاژماوەیەک یاخود کەمتری پاژماوەمانە بێ یاسایە جێبەجەکەین کە دەڵێە بەکارنەهێنان کەم بەکارهێنان دواتر ڕیسایکڵ. ئێمە گەت بەنیازی گەشت و یاخود سەیران بووین چوینە دەرەوە شتێکمان لەگەڵ خۆمانە نەبر زیادە بۆ ئەو کاتێ ئێمە پاژماوەکانمان کەمە بێت. باشترین شتیش ئەوەیە کە هەر خێزانێکی بەڕێز دەچێتە دەرەوە دەکرێت عەلاقەیەک لەگەڵ خۆیان بەرێ کیسێک لەگەڵ خۆیان بەرێ ئەو پاژماوانەی کە هەیان بۆ کۆی بکاتەوە لایانی کەم لەگەڵ خۆیان بهێنێتەوە ئەگەر لە ڕێگا شوێنێکی تایبەت هەبوو لەوێ دایبنێ بۆی برانی ژینگە پارێز کۆی بکەنەوە. سروشت و ژینگە دیارێکی خوددایە و پاراستنیشی ئەرکی هەموو لایەکە. پاکڕاگرتنی ژینگە دابینکردنی شوێنی حەوانەوەی بەردەوامە بۆ گەشتیاران و ڕێبواران. ڕەبین محەممەد کەناڵی ئاسمانی پەیام.